مسلمانەکان ئەو کاتە باسی ئەوەیان کردووە کە مناڵ لە دایکە بێ نێرومەیەکەی پەیوەندی بە پیاوە هەیە کە هەتا ئەم دواییەش سپێرم و کرۆمۆسۆم و ئەوانە دۆزرابەوە نەیانەزانی یان نەمانەزانیت نێرومەیی چی بڕیایی لەسەرەیە سوبحانە ئەو کاتانە فەرمیانە فجعل منه الزوجين الذكر والأنثى بۆ چکە لە پێشەوە فەرمێ من منی یمنا دیاریکردنی نێرومەیەکە لە پیاوەیە لە ئافرەتەوە نییە چکە کرۆمۆسۆمی وایە کە بەس لای پیاوە لای ژن نییە بەڵێ لەبەرەوە خۆشەویستەکانم موسڵمانەکان کە ئەمەیان نەزانی باشترین کەس بوون بۆ نەخۆشی مناڵیش بۆیە طبی ئەطفالیان هەبوو نەکە نیساییە و مناڵان طبی ئەطفالیان هەبوو و چارەسەری مناڵان لای ئەمان بوو و ئەمان ئەیانوت شیری دایک باشترین شیرە کە ئەبێت چەند ساڵ بدێ بە مناڵ والوالدات يرضعن أولادهن حولين كاملين 2 ساڵە بێ ئەم شیرە بدرێ بە مناڵ و باسی ئازاری سکی مناڵ و سەرتاشین و ئیسهال و ڕشانەوە و هەموو ئەمانیان لە کاتی مناڵانە کردووە حتا باسی شەلەلی مناڵانیان کردووە بەرەوە باسی کێشەی ویراسی مناڵیان کردووە کە لە کاتێکا دایک و باوکەکە خزمە بن کە ئیسلام تەشجیعی لەسەر ناکە بەڵێ باسی ئەویان کردووە کە چۆن مناڵێکرێ لە 6 مانگی یا دوای 6 مانگی لە دایک بێ هەر بەپێی نەسی قورئان چونکە پیاوێک هاو بۆ لای یەکێ لە خەلیفەکان خێزانی هێنا بوو خێزانەکەی دوای 6 مانگ سکی هەبوو مناڵی بوو گومانی لێ کرد یەکێک لە فوقاهاکان فەرمووی جا ئەوە خۆ لە قورئانە هەیە بۆچی تۆ گومان لە ئافرەتەکەکەی تی چۆن وتی خوای گەورە فەرمێ والوالدات يرضعن أولادهن چەند حولين كاملين 2 ساڵ دایکەکان شیری مناڵەکانیان أيوة حمله وفصاله چەند 30 شهرا 30 مانگ حمل و شیردانەکەی 24 مانگی شیردانەکەی 30 ناقسەن 24 6 مانگی مایە کاتاکرێ مناڵ دوای 6 مانگی بژی کە لە دایک بوو لە خوددەجێکی خۆمانە لە هەموو خوددەجێک بەبێ خوددەجیش لەبەرەوە موسڵمانەکان یعنی بەس بە باگراوندە دینێکی خۆیان یەک کۆمەڵە پەیامیان پێ بوو کە ئەیانزانی چییە گوزەرێ